بە ناوی خی گەورە لە بەشی دووەمی تێوی ئیمیدیەت ئاکشن واتە کردداری دەست بەجێ گەشتین ئەوەی کە توانای تەرکیزت گەشە پێ بدەیت. کریس بەیلی ئەڵە چی ئەڵە مێشکمان وا دروست کراوە واتە ئەڵە جیهانی مۆدێرن ئێوە مێشکی ئێمە بە شێوەیەک بخوڵقێنێ کە بەردەوام سەرقاڵ بێ وە جیهانی مۆدێرنە هاندەری ئێمە کە بە تێکڕای چلکە جارێک تەرکیزمان بگۆڕێ ئەمەش بەڕاستی ئازارێکی زۆری توانای تەرکیزمانەدا چکە لە خاڵی سێما وتمان ئەبێت توانای تەرکیزت گەشە پێ بدەیت. جیهانی مۆدێرنە ئەم تەرکیزە تێکەدا بۆیە ئەبێ بزانی چۆن مامەڵە لەگەڵ جیهانی مۆدێرنەیەکەین چکە گەر ئێمە بە تێکڕای چلکە تەرکیزمان بگۆڕە بە دڵنیاییەوە ناتوانین تەرکیزکەین ئەوە دڵنیاییەوە ناتوانین کاریگەری دروستکەین. براین تریسی ئامۆژگاریمانەکە کە ڕۆتین دروستکەین لەبەرەوەی ئەڵێت ڕۆتین کاریگەریەکی زۆر باشی لەسەر تەرکیزی ئێمە بێت. بۆیە براین تریسی ئەڵێت کە گرنگترین کارەکانی ڕۆژەکەت بخە سەرەتای ڕۆژەوە. بۆچی؟ بۆ ئەوەی کە بەڕاستی ئەمە چۆن بڵێن گرنگترین و قورسترین و بە تەرکیزترین کارت ئەنجام داوە. ئەمە ژارمەتیمانەدا کە ئەندۆرفین بەرز بێتەوە و هەست بە دڵخۆشی و بەرهەمداری بکەین و ئەمە ژوە ئەکات کە تەرکیزمان باشتر بێت. بۆی ئەبێ هەوڵ بێن ڕۆتینێکی باش دروستکەین کە ئەوی شەوەیە گرنگترین کارەکان لە سەرەتای ڕۆژ ئەنجام بدەین بۆی کە هەستی دڵخۆشی و بەرهەمداریمانە بێت. هۆکاری چوارم کە ئەبێتە هۆی ئەوەی کە کارەکان دوا بخەین بریتە لەوەی کە بە تەواوەتی لە کارەکان تێناگەین. کاتێک بە تەواوەتی لە کارە تێناگەین ئەمانەوێ دوای بخەین. ئەم سەر لێ شێواویە کاتێک دروست دەبێت کە بڕیارمان نەداوە چۆن مامەڵە لەگەڵ کارەکان بکەین یا ئامانجێکی کۆتایی ڕوونمان نییە یا نازانی چۆن دەست پێ بکەین یا لە خودی کارەکە خۆی تێناگەین. هەروەها نەبوونی هەستی پەلەکردنیش توانای دەستپێکردنمان تێکەدا کەواتە ئەگەر نەتوانین لە کارێک تێبگەین ئەو بە دڵنیایی و ئەم کارە دواخین و ئەگەر هەستی پەلەکردنیشمان نەبوو دووبارە بە دڵنیاییەوە کارەکە دواخین. کارڵ نیوپۆتەر ئەڵێ مێشک کاتێک کارەکان دوا ئەخات چونکە پلانێکی ڕوونی بۆی نییە و نازانێت چۆن دەست پێ بکە و ئەسڵەن لەوە تێناکات چەندێک کاتی پێویستە و خودی کارەکە بە دیاریکراوی چییە و ئایا چی بەدەسێنێ. بۆیە ئەڵە چی ئەڵە باشترین شتێک کە ئێمە ئامانجی سمارت بەکاربێنین کاتێک کارەکانێکی دیاریکراوە بێ پێوانەکراوە بێ بەدەستێنرا و واقعی و کاتی گونجاوی هەبێ. ئەومە یارمەتیمانەدا کە پلانێکی متمانە پێکراو دابنین. هەروەها ئەو هۆکاری تریشکەوە ئەکات جاری وایە ئەمە لە کارەکان تێنەگەین ئەویش ئەوەیە کە هەستی پەلەکردن. یعنی زۆر جار ئێمە لە کارەکان تێناگەین بۆی ئەوەی کە پەلە ناگەین و هەندێک جار تێ ئەگەین بەڵام لەبەرەوەی پەلەمان نییە ئەبێتە هۆی ئەوەی کە کارەکان دوا بخین. کەواتە بەرزکردنەوەی هەستی پەلەکردن لە کاتێکا کە لە کارەکان تێگەیت و لە کاتێکا کە تێناگەی ئەبێتە هۆی ئەوەی کە تۆ کارەکان دوا بخەی. بۆیە پێویستت بەوەیە کە هەستی پەلەکردنت هەبێت. لە زۆرێک لە کارەکاندا بۆی کە هەستی پەلەکردن هەبێت بێت چی بکەی بیر لەو کەسانە بکەرەوە کە چاوەڕێی کارەکەتن یان وێنای دەرەنجامە ئەرێنیەکانی تەواوی کارەکە بکە بۆ ئەوەی کە هاندەرت بێت. خاڵی پێنجەم ئەوەیە کە ئێمە ڕوبەڕووی ترسەکانمان ببینەوە. کاتێک ئەترسی لەوەی کە ئەوەندە باش نیت بۆ ئەنجامدانی کارەکە یا گەشتن بە ئەنجامەکان بەردەوام ئەبین لە دواخستنی کارەکان. وەک میوریس ئەڵێت ئەم ترسە زۆر جار تەنها پەیوەندی بەوە هەیە کە چۆن خۆمان ئەبینین نەک توانای ڕاستەقینەمان. تۆ زۆر جار توانایەکی زۆرت هەیە بەڵام ئەترسی سەرکەوتوو نەبی، ئەترسی شکست بێنی، ئەترسی نەکەی بە ئەنجامێکی باش، ئەترسی کارەکان بە باشی ئەنجام نەدەی. ئەما بێتە هۆی ئەوەی کە تۆ کارەکانت دوا بخی. کەواتە ئەبێت ئێمە چی بکەین؟ ڕوبەڕووی ترسەکانمان ببینەوە. میوریس پێشنیارەکە کە پێویست ناکە هەستەکانت بگۆڕی واتە هەستی ترس بگۆڕی بەڵکو فێر بە ترسەکان وەک سوتەمەنی بۆ هەوڵەکانت بەکاربێنی. سەرکەوتووترین کەسەکانیش هەست بە کەمی دەکەن، هەست بە ترس ئەەکەن بەڵام ئەوان ئەم هەستە وەک نیشانەیەک بۆ چاوەڕوانیە بەرزەکانیان ئەبینن. واتە کاتێک کە ترسن ئەڵێن ئەمە نیشانەی ئەوەیە کە ئێمە ڕوبەڕووی ئامانجێکی گەورە بووینەتەوە کەواتە ئەبێ بەدەستی بهێنین. بە هەبوونی
خۆخۆشویستن هەروەها بەزەی هاتنەوە بەرامبەر بە خودی خۆت لە کاتی هەڵەکاندا واتە کاتێک هەڵەیەکەکەی بەزەی بە خۆت ئەبێتەوە بەوەی کە ڕەخنە لە خۆت نەگریت و سەرزەنشتی خۆت نەکەی دەتوانی بە پاڵنەرەوە بمێنیتەوە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئاوانگاری قورسەکان کەواتە میورس ئەڵە پێویست ناکات ترسەکە نەهێڵیت بەڵکو پێویستە فێربین کاتێک ڕوبەڕووی ترسە بین و ینی ڕوبەڕووی ئاڵنگاری قورس بووینەتەوە ڕوبەڕووی ئاڵانگاری بووینەتەوە ئەبێ زاڵ بین بەسەریە کاتە ئەمە ترسە توانین بەکاری بێنین وەکو سوتەمەنی بۆ ئەوەی کە سەرکەوتوو بین هەروەها دیبۆتۆن ئەڵێ چی ئەڵێت ئێمە بۆی بەسەر ترسەکانمان ناساڵبین ئەبێ واز لەوە بێنین کە کەسێکی پێرفێکشنیزم بین واتە کەسێک بین بە تەواوەتی چۆن بڵین کامڵخواز نەبین لە کارەکانمانە کامڵخواز چونکەڵە کامڵخوازی ڕێگری ئەکات لەوەی کە تۆ کارەکان ئەنجام بدەی و ترسی شکستت بۆ زیاکە و تووشی ڕاڕایی و قەلەقی و دوودڵیت ئەکا و تەرکیزت کەم ئەکاتەوە بۆیە ئەبێت هەوڵ بین کەمترین تەرکیز بکەینە سەر کامڵخوازی واتە ئەبێمە قوبوڵی ئەوە بکەین و تەرکیزکەین لەسەر ئەوەی کە ئەگەر بمانەوێت کارێکیش ئەنجام بدەین ئەبێت تۆزێکی کارەکە هەر خراپ بکەین خۆمان لەبەرەوەی ترسی کامڵخوازیمان لەسەر مێشک نەمێنێتەوە هەروە ئەڵێت دیبۆتۆن ئەڵێ ئەنجامدانی کارێکی ناتەواو باشتر لەوەی کارگیز دەست پێ نەکەین کەسە سەرکەوتوەکان تەنها هەوڵی بەرەو پێشچوون دەدەن و شکست وەک بەشێکی ئاسایی لە پرۆسەی فێربوون دەبینن بۆیە دیبۆتۆن ئامۆژگاریمانەکە کە تەرکیز نەکەینە سەر کامڵخوازی بەڵکو تەرکیزکەینە سەرەوەی کارەکە تەواو بکەین ئەگەر بە نەقس و بە شێوەیەک بێت کە بە تەواوەتی بە دڵیشمان نەبێت خاڵی شەشەم کە میوریز باسیەکات ئەڵێ کارەکان گەورە مەکە کارەکان لە قەبارەی خۆی زیاتر مەکە زۆر جار کارەکان مادا دەخۆیت چونکە لە مێشکمانە وەک شتێکی زۆر گەورە و قورس وێنایەکەین ئەمە تەنها وەهمێت مێشکە و پاراستنی وزە بۆ سەرکەوتن بەسەر ئەمەدا سەیری کەسانی تر بکە ئەگەر ئەوان توانی بێتیان تۆش دەتوانی کارەکە بگێڕیتەوە بۆ قەبارەی ڕاستەقینەی خۆی کەواتە گەورەکردنی کارەکان لە قەبارەی خۆی وامان لێکا کە ئێمە نەتوانین لەسەر کارەکانمان ئازاڵبین بەردێکمان کردووە بە بلۆکێک گردێکمان کردووە بە شاخێک کەواتە هەتا کارەکان لە بەرچاومان گەورەتر بێت ئەم وەهمەوە ئەکات ئێمە خۆمان بێتوانات بینین لە بەرامبەری وە کارەکان دوا بخین میوریز پێشنیارەکە کە تاقیکردنەوەی شتی نوێیان فێربوونی کارامەی نوێ بە مێشکت دەسەلمێنێک کە توانای ئەنجامدانی کاری قورست هەیە واتە ئەگەر ئێمە بۆ ئەوەی کە زاڵ بین بەسەر ئەوەی کە کارەکان بە قورسی و قەبە و گەورەی نەبینین یانەوە تابێت لە ڕووی دەرونیەوە وا بکەین کارەکە بچووکەینەوە یاخود ئێمە بین شتی نوێ تاقی بکەین و فێری شتی نوێ بین بۆ ئەوەی کە متمانە بەخۆبوونمان زیاتر بێت متمانە بەخۆبوونمان زیاتر بێت کاتێک توانای خۆمان پەرە پێدەین بۆ کارە قورسەکان متمانە بەخۆبوونمان زیاد دەکا وا دەکا هەنگاوی گەورەتر بەرەو ئامانجەکانت بنیت و شتەکان لە قەباری ڕاستەقینەی خۆیاندا ببینین کەواتە پوختەی ڕێگاکانی زاڵبوون بریتیە لەوەی کە ئێمە زاڵبین بەسەر هەستەکانمانە ڕوبەڕووی هەستە نەرێنەکان ببینەوە تەرکیز ژینگەی بێدەم و بێسەر قاڵبوون دروستکەین پلانی ڕوونمان هەبێت و دەست پێ بکەین بەوەی کە قەبارەی کارەکان بچووکەینەوە بەوەی کە ساڵ بین بەسەر ئەوەی کە لە کارەکان تێناگەین هەنگاوی کردداری کارە گەورەکان دابش بکە بۆ بەشی بچووک مۆبایل دوور بخەرەوە بۆ ئەوی کە تەرکیزت زیاد بکات تەنها بۆ 5 خولەک دەست بە کارەکە بکە تەنها 5 خولەک هەوڵی ئەنجامدانی کارەکە بکە ئیتر خوێندنەوەیە ڕاهێنانکردنە بیر لەوە مەکەرەوە سەعاتێک ئەنجامی بدەی سەعاتێک ڕاهێنانکەی سەعاتێک بچی بۆ هەڵی لە شتوانی تەنها بیر لەوە کەرەوە چی 5 خولەک ڕاهێنانەکەی یاخود 5 خولەک دەست پێ بکە 5 خولەک دەستکە بە خوێندنەوە بە وەرزشکردن بەڕاهێنان پاداشتێک بۆ خۆت دابنێ وەک تەواوکردنی هەر کارێک کاتێک کارەکان تەواو چونکە پاداشتەکان خولی بەهێزکردنی ئەنجامدانی کارەکانمان بەهێز دەکەن و یارمەتیمانەدەن زیاتر کارەکان ئەنجام بدەن سەرکەوتوو بیت ئێستا کاتی ئەوەیە دەست پێ بکەی وەزاڵ بیت بەسەر دواخستنی کارەکانت